جەمال جەلال حسێنە ناسراوم بە شێخ جەمالی کەربشنە دانیشتوی گوندی کردشنەم ناحی سەنگا و قەزای چمچمە ئێمە کە هاتینەوە بۆ گوندەکەمان بۆ جاری دووهەم ئاوادانمان کردەوە لە ساڵی 92 بەدواوە ئیتر هەوڵماندا شتە نوێەکان بە بەرهەم بێنین شتێ نوێەکان بە بەرهەم بێنین هەوڵ سەرەتا لە گەنمەوە دەستمان پێکرد گەنمە سنفەکانمان ئەچان لە ناوچەکە و بڵاومانەکرد ناوچەکە دوای ئەوە هاتینە سەر ئیشوکاری سەوزە هاتنە سەر ئیشوکاری سەوزە ئەوە بوو ئێمە برۆکلیمان بە بەرهەمێنا لە گوندەکەمانە ئێمە گۆڵدن بەریمان بەرهەمێنا لە گوندەکەمانە ئەمانە کە باسیەکەین بۆ یەکەم جار لە کوردستانە بە بەرهەماتووە ئێمە گۆڕن کۆڵمان بە بەرهەمێنا لە گوندەکەمانە توێژینەوەمان لەسەر 40 جۆر تەماتەی جۆرا و جۆر کردووە لە گوندەکەمانە بامی سوورمان بە بەرهەمێناوە کولەکەی زەردمان بە بەرهەمێناوە ئێمە ئەسبراکسمان بەرهەمێناوە ئێمە سەوزەی میزۆنامان بە بەرهەمێن ئەو تەماتە جۆرا و جۆرانە هەمووی تەماتەیە بەس لە ڕەنگەکانە جیاوازە لە حەجمەکانە جیاوازە بۆ نمونە ئێمە 5 جۆر تەماتی ڕەشمان کردووە رووسیە بەریتانیەکە و رووسیەکە لە ڕەنگەکانیان یەکێکە بەس ئەوەیە بەریتانیا بە بەرهەمێناوە ئەویش رووسیا بەرهەمێناوە بۆ یەکەم جار جێلاسیمان هەیە گەورەمان هەیە وردیشمان هەیە ئەمە شکڵەکانیان جیاوازە یا بۆ زەردەکان ئێمە 6 جۆر تەماتی زەردمان بە بەرهەمێناوەکە هەمانە 3 دانیان کیلۆیەکە هەمانە 10 دانیان کیلۆیەکە هەمانە وردە بێتەوە تا ئەگاتە ئاستی دەنکێکی بەقە و فستەقێ بێ ئەمانە ئێمە چەشنەکە ڕەنگەکانیان جیاوازە حەجمەکانیشیان جیاوازە لە تەماتە ئەنجا بەرووبوومیشیان جیاوازە بەرهەمیان جیاوازە یعنی هەیەە بەرهەمی زیاترە هەیەە بەرهەمی کەمترە ساڵانی ڕابردوو تەماتەمان لەسەر پەتاتە متروبە کرد ئەمساڵ کوولەکەمان لەسەر خیار متروبە کردو و ناجیحیش بووە ئەمە شووتیە بەس ئەم شووتیە لەبری ئەوەی ناوەکەی سووربی ناوەکەی زەردە جۆر لەم ڕەنگەمان هەیە ئەمە مۆرمان هەیە شینمان هەیە سپیمان هەیە سەوزمان هەیە ئەم زەردەشمان هەیە ئێمە تەمەناکەن کە خدای گەورە مەوداماندا بتوانین کەرتی کشتتوکاڵ وا ببژێنینەوە کە هاوردەمان نەمێنێ و بەروبوومی خۆیان بنێرنێت دەرەوە لەسەر کارتۆنەکان بنووسین کوردستان